گروپ کردستانی هنری یک شوانتی پاید کل وی باجری هات یا دامزراندن سال 1992 حتی افریقیا بردام سر شالاکیت خو شالاکی افریقا ده تکرن برهمه که و پیکاتیش 11 تراکان اف برهمه های زاروکایا کومکا بابت اب خوفت گرید امشین بجین هر باغچه کی گلک میاجی گرتی لو مناویج مکره گلدان راستی ام گلت کیف خوشین کو اجی ایک شما کو بجدارم ستران رابطه دا ام گلت کیف خوشین و گلک و زحمت بر راستی اول وان ما چند سالان دا ام گلت کیف خوشین ئێمە لە کلکەی کۆڵێنی ڕانیەوە تاوە کلکەی سەکە بکەن ژمارەیەکی زۆر لە نزیکەی 6500 بەڕوو بە نەمامەوە دەیچەقێنین و لەگەڵ 2000 قەزوان و بڕێک لە مازوو دەچەقێنین لەم سنوورە منبەسەوەی کە دارستانی دروست بکەین و بە هەمانگی هەموو لەگەڵ هەموو ئەو ڕێکخرا و دەوائر و لەگەڵ هەموو ئەو کۆمپانیانەی کە لە ڕووی کارەوە کار دەکەن لێرەکانە دەمانێت پشتێنێکی سەوزایی بۆ ناوچەی و ڕانیە دروست بکەین. دەبێت ئێمە هەمومان کۆک بین لەسەر ئەوەی کە ناوچەکانی خۆمان خۆش بێت و هەستین بە سەوزکردنی دەست بین بە چارەسەرکردنی برینی ژینگە کە هەموو ئەو کێشانەی کە ڕوودەدەن لە خراپی ژینگەکەمانە بۆ ئێمە دەبێت هەمومان لەسەر ئەوە کۆک بین ژینگەمان خۆش بێت. Y pues siempre vengo aquí pues porque es muy bonito esto, así adornado de Navidad y pues para pasear con la familia, amigos y esto y porque está todo adornado para hacer fotos, comprar regalitos y eso está muy bien y que me encanta la Navidad y esto es una época muy bonita que solamente hay una época en el año y hay que disfrutarla. Tengo una empresa de artesanía, de ropa infantil artesana que mis padres empezaron hace 25 años y bueno, aún seguimos aquí. Intentamos tirar adelante, renovando y tal, pero bueno, seguimos aguantando. Y no sé, este año parece que está un poquito más flojillo que otros años, pero aún queda una semanita y esperamos que se venda mucho. La primavera, la me espera.